لە پەرلەمانی کوردستان 6 ئەندام پەرلەمان واژۆیان لەسەر پرۆژە یاسایەک بۆ دەستەبەری نوێنەرانی ئافرەتان لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان کردووە. لەم پرۆژە یاسایەدا داوا کراوە ڕێژەی لە سەداسی بۆ ئافرەتان لە سەرجەم دامەزراوەکانی هەرێمی کوردستان دیاری بکرێ. بیرۆکەی ڕێژەی کۆتا بۆ ئافرەتان بۆ چوونی جیاوازی لەسەرە بۆ چوونێک پێی وایە دەبێت ئافرەتان هیچ ڕێژەیەکیان بۆ دیاری نەکرێت و بەڵکو بە هەمان ڕێژەی پیاوان و بە پێی توانە و لێهاتوویان بتوان بەشداری لە بەڕێوەبردنی ناوەند و دامەزراوەکان بکەن. لە بەرامبەردا بۆ چوونێکی تر هەیە کە پێی وایە بە دانانی ڕێژەی کۆتا بۆ ئافرەتان ڕێگەیان بۆ ئاسان دەکات و دەیان گەیەنێتە ناوەندی بڕیار. ئێمە وەکو ئافرەتانی سەرجەم فراکسیۆنەکان بەپێویستمان زانی کە پرۆژەیەک پێشکەش بکرێ بۆ دەستەبەرکردنی نوێنەراتی ئافرەتان لە سەرجەم دام و دەستگا حکومیەکان بە شێوەی کۆتا بە ڕێژەی لە سەداسی پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کراوە و خوێندنەوەی یەکەمی لۆکرا. ئێمە پێمان وایە ئافرەتان مافی خۆیان پێنادرێ وەکو پێویست مامەڵەیان لەگەر ناکرێ. کۆمەڵگەی ئێمە نەیتوانیوە ئەو سقۆمتمانەی بە ئافرەت پەیدا بکە و ئافرەت بنێرێ بۆ شوێنە گرینگەکان و شوێنە حساسەکان و بێ بە مرکزی قرار بە جێبەجێکردنی ئەو پرۆژە یاسایە ئافرەتان دەگەێنرێن بە مرکزی قرار بڕیار بدەن بە تایبەتی بۆ ئەو مەسائلانەی کە پەیوەستە بەبار و ژیان و گوزەران و ئافرەتان. چالاکوانێکی بواری ئافرەتانیش پرۆژە یاساکە بەگرنگ وەسف دەکات و دەژڵێت دیاریکردنی ڕێژەی لە سەداسی کۆتایی بە کێشەکانی ئافرەتان ناهێنێت و بەڵکو پێویستە ڕێژەی کۆتا لە پرۆژە یاساکەدا لا ببرێت و بە پێی پێویستی فەرمانگەکان ئافرەتان ڕۆڵ ببینن. هیواخوازین بۆ زیاتر خزمەتکردن بە مافی ڕەوای ئافرەتان ئەو پرۆژە یاسایە لە فەرمانگە حکومیەکان بچێتە بواری جێبەجێکردن. چکە هەندێک کەرت هەیە لەوانەیە هەر تایبەت بێ بە ئافرەتان پێویست نەکا کە پیاوان دەوامی تێدا بکەن و یان تێدا دابمەزرێن. لەوانەیە هەندێک بەش هەیە هەندێک فەرمانگە هەیە کە ئافرەتان بتوان زیاتر ڕۆڵی خۆی تێدا ببینن. دیاریکردنی ڕێژەی کۆتایی بۆ کێشە و معاناتانی ئافرەتان نایەنێ یاخود مافی ڕەوای ئافرەتان پێم وایە بە ڕێژەی کۆتا نادرێ. ئەم پێم وایە بە پێی پێویستی جێیەکان و بە پێی پێویستی ئافرەت تێدا ڕێژەکە دابدرێ. ئەم پرۆژە یاسایی ئێستا ئامادەکاری بۆ دەکرێت بۆ دیاریکردنی ڕێژەی کۆتا بۆ ئافرەتان دوای هەڵوەشانەوەی چەند لیژنەیەکی پەرلەمانی کوردستان هات لە هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەماندا کە یەکێک لە لیژنەکان تایبەت بوو بە کاروباری ئافرەتان. ئەوەش ناڕزایی پەرلەمانتار ئافرەتەکانی لێکەوتەوە. لە هەرێمی کوردستان سیستمی کۆتا بۆ چەندین چین و توێش پەیڕەو دەکرێت وەک دانان 11 کورسی کۆتا بۆ پێکاتەکە منەتەوەیەکانی ناوهەرێم کە زۆرتر لەلایەن پارتی وێشێتیەوە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان دەهێنن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.